لێرە لە دڵی سلێمانیەوە شەقامەکان بە دەنگی ناڕەزایی دژی داگیرکاری دەلەرزێن. جەماوەرێکی بەرفراوان لە تەواوی چین و توێژەکان ڕژانە سەر شەقامەکان. پەیامەکەیان ڕوون بوو، چارەنووسی کورد لە هەموو پارچەکان یەکە. ئەم خۆپیشاندانە تەنها ناڕەزایەتی دژی داگیرکاری نەبوو، بەڵکو هاوارێک بوو بۆ یەکریزی سیاسی و نەتەوەیی لەم ساتاسیارەدا. کورد لازمە هەر چوار پارچەی کوردستان بەیەک بێ، حتا ئەم شەڕە لازمە ڕاوەستێ لەسەر پشتی کورد. هەگەر کۆبانی بڕۆ حەساب بکە هەر چوار پارچەی کوردستان ڕۆشت. کورد نامینێ، بڕاستی لازمە پرچەری کۆبانی بیکەن. کۆبانی لازمە بسەرکەوێ، هەگەر کۆبانی بسەر نەکەوێ حەساب بکە هەر چوار پارچەی کوردستانی نامینن لەم دنیایە. سوپاس بۆ پەیام، سوپاس بۆ ڕووماڵی بەردەوامتان کە بەردەوام ئازارەکانی میلەتی ئێمەتان گەیاندووە. وەڵا ئەمە ئێمایکەین لە دوو ڕوانگەوە. یەکەم وەڵامدانەوەی داخوازی سەرکردەکانی ڕۆژئاوایە کە پێویستە کوردستانیان لە حەت پارچەوە یەکدەنگ بن. دووەمینیان جێبەجێکردنی ئەرچێکی نەتەوەی و نیشتیمانی موسڵمانانی خۆمانەکە میلەتەکەمان ڕوبەڕووی سیاسەتی قڕکردن و جینۆساد بووێتەوانێ. ئەوێ کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە هەن و لە تاراوگا هەموو هەوڵە سیاسی معنەوی دیبلۆماسیەکانی خۆیان خەنەگەڕ بۆی بیسەلمێنن لە ڕاستیە کە ئێمە میلەتێکین ڕاستە ئێوە کردوتانین بە چوار پارچەوە، بەڵام ئازارەکانمان یەکە. بەشداربووان بە دروشمی تەنیا یەکڕێزی ڕزگارمان دەکات و نابۆ داگیرکاری جەختیان کردەوە کە پشتبەسن بە هێزە دەرەکیەکان ئەنجامێکی نەبووە. دیمەنی بەڕێکەوتنی پاسی خۆبەخشانی سلێمانی بەرەو ڕۆژئاوا سەلمێنەری ئەو ڕاستیە بوو کە کورد لە باشوور ئازاری پێگەیشتووە و هاوڵاتیان داوایان کرد لانە سیاسیەکان ناکۆکیەکان وەلا بنێن و بەرەیەکی یەکگرت و دژی مەترسیەکانی سەرخاک پێک بهێنن. سەردەمانێکی زۆرە گەلی کورد زوڵمی لێ دەکرێت. زلهێزان بە جارێکی تر بە جۆرێکی تر مافی کوردیان خوارد، بەڵام دڵنیایان دەکەینەوانێ کورد نە بە ئەنفال نە بە شیمیا باران هەرچی جۆرە مردێکیان لەسەر تاقی کردینەوانێ، بەڵام دڵنیاتان دەکەین خۆری ئازادی کورد بە هەموو ڕەنگێکەوانێ بۆ هەموو ڕەنجێک بۆ هەموو دەنجێک دێتە دی. بژی ڕۆژاوە برانی کوردمان لەگەڵتانین لە سلێمانیەوە لە شاری زیندووەوە. ئەمە کەمترین شتێکە کە خەڵک بتوانێت بیکات. هەڵبەت ئامادەبوونی گەل لە پاڵیەکەوە بە تایبەتی مێگرتووی کە ئێستا لە هەر چوار پارچەی کوردستانەوەیە بە دڵنیایەوە کاریگەری خۆی بێت و پێمان وایە بێتەوە کاری ئەوەی کە تەداخلات هەبێ و بوەسێت. سلێمانی جارێکی دیکە سەلماندیەوە کە کورد لە تنگانەدا تەنیا نیە و کۆدەنگێکی ناخۆیی پۆڵاین بوونی هەیە. ئەم ڕێپێوانە پەیامێکی پڕ لە مانا بوو بۆ جیهان کە کورد لە هەر کوێ بێت یەک دەنگ و یەک هەڵوێستار بەرامبەر بە داگیرکاری. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.